سەرشتا بە تەوەری ستۆدیۆ دەستفێکین بە تەوەری ستۆدیۆی ئەمڕۆی کورسات مەگەزین سەبارەت بە خەڵاتی زێڕینی بلێ کە خەڵاتی زێڕینی بلا هەر لە ساڵی 2002 کاتێکە دەستی پێکردۆ بێگومان خەڵاتەکانی کە دابش کردو بەسەر چەند کەسایەتێکی شایستە خەڵاتەکانی دابش کردووە بۆ نمونە خەڵاتی دایکی نمونەی قوتابی نمونەی پێشمەرگەی نمونەی نووسری نمونەی و چەند خەڵاتێکی دیکەش بڕیار بوو لە چەند ڕۆژی داهاتوو و لە بەرواری هەشتی چوارە دووبارە لە یادی کۆچی دوایی مامۆستا ئیبراهیم ئەحمەد خەڵاتەکانی بلا دەست بە دابەشکردن بکاتەوە بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە کە من نامێ خۆم بێڵم حەزەکەم میوانەکەی ئەمڕۆم ئاماژەی پێ بکە کە بۆچی لە ئێستادا بۆ بەرواری هەشتی چوار خەڵاتەکانی ئیبراهیم ئەحمەد دابەش ناکرێت و بۆ کاتێکی گونجاو دانراوە میوانەکەی ئەمڕۆی کورسات مەگەزینیش کاگراسان مختارە کە بەڕێزیان ئەندامن لە ئیبراهیم ئەحمەد فاوندیشن کاگراسان سپاس بۆ تۆ کە تیتا بەرنامەی کورسات مەگەزین و ئەم کاتە سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ تۆش کاگراسان سەرەتا یەکسەر ئەمەوێت بۆ دەست پێ بکەم بۆچی لە ئەم ساڵە لە بەرواری هەشتی چوارە مەراسیمەکە وەستێنراوە یاخود دواخراوە بۆ کاتێکی گونجاو هۆکارەکەی چییە؟ ئەگەر ڕێگەم بەی منی شەر وەکو تۆ سەرخۆشیەک بنێرم بۆ خانەوادەی بە ناوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشنەوە سەرخۆشیەک بنێرم بۆ خانەوادەی هونەرمەند بۆ کۆمەڵگەی هونەری و بە تایبەت هونەری شانۆ بۆ مەرجی هونەرمەند سم کۆناکەم خۆ دەزانی ینی خەڵاتی بلا لە درێژ ینی بە ماوەی ئەو هەموو ساڵێکە بەڕێوە چووە ئەم خەڵاتە تا حدێک کەش و هەوایەکی زۆر گونجاوی ویستوە بۆی کە مەراسیمەکە بە شێوەیەکی گونجاو بەڕێوە بچێت بە شێوەیەکی باش کۆمەندانە بەڕێوە بچێت خەڵاتەکە لەبەرەوەی لە ئاستی تەنیا کوردستانە نەماوەتەوە خەڵاتێکی با بڵێن نێونەتەوەی بووە زۆر جار ئەو کەسانی کە خەڵاتیان وەرگتووە هەر کوردیش نین مەسەرەن بیانی بوون یا بۆ نمونە ئەو کەسانە بوون کە خزمەتێکی گەورەیان بە کورد کردووە لە وڵات زۆربەی وڵاتەکانی دنیاە بۆ ئەوی ئەم کەسانە کە دیارە بۆ ئەم ساڵیش بێن و بەشداری بکەن لەو مەراسیمەیە پێویست بەواکە کە کەش و هەوا بارودۆخ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی هەموو جۆرە هینێکەوە بارودۆخەکە باش بێت تۆ زانی ئەم ساڵ بەداخەوە شەڕە بەداخەوە شەڕێکە لە ناوچەکەیە کە ینی کوردستانیشی گرتووە بێەوەی کوردستان بەشێک بێ لەم شەڕە ینی ئاگری شەڕەکە ئەبینی هەموو شەوێکەم و ڕۆژێک درۆن بەسەر سەرمانە ئاڕوات کوردستان بەرێمە کەوتووە لەم دۆخەیە لەم کەشوە ناکرێمە ئەو مەراسیمە بەو شکۆمەندیەی کە ساڵانی پێشوو هەیبووە ناتوانین بەو شێوەیە بەڕێوەی بەرین بۆیە بڕیارماندا لەگەڵەوەی کە هەموو ئامادەکاریەکانی بۆ کرابوو لەگەڵەوەی کە هەموو کاندیدەکانیشمان دەستنیشان کردووە وتمان ینی بیخینە کاتێک کە هەلومەرجەکە گونجاوتر بێت باشتر بێت بەو نیازەی کە ئەم ساڵی وەکو ساڵەکانی کە ئەو کاندیدانی کە بەشداریەکەن بە ئاسانی بتوانن بگەن چکە بەشێک لەوانە لە دەروەوەی وڵاتەوە دێن تۆزانی ئەسەر نەگەشتی ئاسمانی هەیە گەشتی زەمینیش تا حدێکی زۆر زەحمەتە وە کۆبوونەوەی ئەو هەموو خەڵکەش لەو مەراسیمەیە کە مەراسیمێکی گەورەیە ینی لە ئاستی خەڵاتە جیهانیەکانایە بەڕاستیش بە خەڵاتی بلەوەکو خەڵاتەکانی کە نییە تا حدێکی زۆر ئەوەی کە چەند ساڵانی ڕابردوو بینیوەتی مەراسیمەکە ینی زۆر بەشکۆ بەڕێوە چووە و ناکرێتەوە لەو ئاستەی خۆی بێنیتە خوارەوە بۆیە باشترەوە بوو کە ئەم ساڵیش خەڵاتەکە تۆزێک دوا بخەین تا و کاتێکە ئیشەڵڵا ئەم بارودۆخە بە قازانجینەتەوە کەمان کۆتاییە بەگشتی و هیوادارینە کەشێکی باشتر و خۆشترە خەڵاتەکەش ببێتە دەرفەتێکی تر بۆ نزیک بوونەوەی کورد و بۆ شادبوونەوەمان بە کۆمەڵی لەو دوو موچاوە ئازیزانەی کە سەردەمێکی زۆر خزمەتی کللتوری کوردی خزمەتی دۆخی سیاسەتی کوردی خزمەتی باری نەتەوایەتیان کردووە لە کوردستانە دەستە خۆش بە کاگراسان ئێمەش وا هیواخوازین و هیوادارین هەر زۆر بەزوویش ئەم شەڕ کۆتایی پێبێت و بۆ ئەوەی بەزووی ئەم مەراسیمەش بەڕێوە بچێت کاگراسان بۆچی هەموو ساڵێک یادی مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەکرێتەوە ڕەنگە دروستترین شت کە بیڵێمەوەی کاڵم
زۆر جارڵەمان بەدبەخت ئەو نەتەوانن ئەو گەلەیە کە ئاگای لە پێشینە و ڕابردووی خۆی ئاگای لە کەسایەتیە باشەکانی خۆی نەبێ. یعنی بەبێ تێگەیشتن لە کەسایەتیەکانی ڕابردوومان بەبێ خوێندنەوەی ینی بەبێ ئەوەی کە وا بکەین لەگەڵ ئەو کەسایەتیانی ڕابردووە بژین ناتوانین لە ئێستەیە بەرپەی خۆمان ببینین. حەزەکەم لە سەرەمە تۆدێک هەم بینەران و هەم خۆش بە دقەتەوە یۆم لێ بگریت. ئەزانی ئەگەر ئێمە مەسەلەن ئاگامان لە ڕووداوەکانی قەڵای دمدم نەبێت، ئاگامان لەوە نەبێت کە چۆن سەفەویەکان هاتن کوردیان دەربەدەر و بەدبەخت کرد، ناتوانین لە شۆڕشی شێخ عوبەیدوڵای نەهری تێ بگەین. ئەگەر لە شۆڕشی شێخ عوبەیدوڵای نەهری تێ نەگەین ناتوانین لە سمکۆی شکاک تێ بگەین، کە لە سمکۆی شکاک تێ نەگەیشتین ناتوانین لە شێخ مەحموو و لە دوایە لە شۆڕشی ئەیلول تێ بگەین. هەر یەکە لەم کەسایەتیانە باشام کەسایەتیە مێژوویانەی کورد لە شێخ سەعیدی پیرانەوە بۆ سەیڕەزای دەرسیم بۆ سمکۆی شکاک بۆ قازی محەممەد بۆ ئەمانە نوێنەری ینی کوڕی ڕۆژگاری خۆیان بوون، تەمسیلی ئەو بارودۆخە سیاسییان کردووە و نوێنەرایەتی کوردیان کردووە لەو بارودۆخە سیاسیە. دقیقەن ئیبراهیم محەممەد لە سەدەی 20 ولا تقریبا لە دوای چارەکی یەکەمی سەدەی 20ەوە کوڕی ڕۆژگاری خۆیەتی و ناتوانین مێژووی سەدەی 20 بەبێ ینی ئیبراهیم محەممەدی لێ دەرکەین. بۆ لە دوای ئەوەی کە تۆ تماشاکە مەسەلەن هەر کارکتەرێکە لە 16 ساڵیەوە بەشدارێکی چالاکە لە شۆڕشی ئەیلولا. تەمەن تۆ تماشای هەر ژیانی ئیبراهیم محەممەد کە ینی وەختێک کە لە دایکە بێت 1940 لەکوێیە لە ناو قۆناغی دروستبوونی هەڵوەشانەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی هەیە لەو قۆناغەیە کە پەیمانی سایکس پیکۆ ئەمانە دروستە بن و لەو قۆناغەیە کە پەیمانی سیڤەر دێت پەیمانی لۆزانیێت و کورد دابەژە بێت. باشە لە ناو هەموو ڕووداوانەیە ژیاوە. وەختێک ئەو لەدایک بووە ئەسەن شتێک لە عێراقا بە ناوی عێراق وجودی نەبووە، شتێکە بۆ ناوی کوردستان بووە، شتێکە بۆ ناوی عوسمانی بووە، دەوڵەتی عوسمانی لەو لاشەوە دەوڵەتی ئێرانی قاجاری. ئیبراهیم محەممەد لە مناڵیەوە لەناو ئەم پرۆئینە دەور و زەمانەی شێخ مەحموودا دەچێتە مەکتەب و لە ناو بیرەوەریەکانی خۆیان بە وردی ئەم خۆناغە ئەگێڕێتەوە چۆن پرۆسی خوێندن بەڕێوە چووە، چۆن چیان خوێندووە، دەرسەکانیان چی بووە، مەسەل ئاڵنگاریەکان چی بوون، مشیلەکان چی بوون. حاصل دواتر دێت تێکەڵاوی دنیای سیاسە دەبێ. یەکەم جار لە مەسەلەی ئەمەی 6 ئەیلول ینی لە ڕووداوەکانی 6 ئەیلول 1930 لەگەڵ فایق بێکەس و ڕەشۆڵە ئەبن بە کارکتەرێکی سەرەکی ڕاپەڕاندن و دروستبوونی خۆپیشاندانەکانی ئەوەی 6 ئەیلول و دەورێکی زۆر زۆر کاریگەری ئەبێت بەو مناڵیە بەو ئەوەی کە خۆی باسیەکە دەڵێ ئێوارە چووم بە فایق بێکەسم دۆزیەوە لە شوێنێک و هێنام و تێمگەیان کە مەسەلەی لەگەڵ ڕەشۆڵاتە بەتەوان کە با بڵین ئینگلیز و ئەوانە بەتەمان کوردستان بلکێنن بە عێراقەوە و خەڵک ئەمەی نابێت و ئەمە نابێت خۆپیشاندان بکەین. ئەو خۆپیشاندانە گەورە لە بەردەکی سەرایە ئەمان ڕێکیەکەن بەو تەمەنەکەمەوە. دوای ئەوە کە با بڵین حکوومەتی هەرێمی بڵین کە کوردستان نەلکێ بە عێراقەوە بڕیارە دەن کە لە سلێمانیە خوێندن بکرێ بە عەرەبی لە دوای ئادادیەوە. ئەو قبوڵی ناکات، ئەڵێ من نامەوێت ببم بەو یەکەم خوێندکارانەی کە شەرعیەت بم بە دامەزراندنی خوێندنی عەرەبی یا بەکردنەوەی خوێندنی عەرەبی لە سلێمانیە. بۆیە ئەچێت لە بەغا خوێنێ، ئەڵێ لە بەغا کێشە نییە خوێندن بە عەرەبیش بێت، من نەمکردەوە بە عەرەبی وڵاتی ئێمەش چم لەوێ خوێنم مشکلە نییە، بەڵام نامەوێت شەرعیەت بم بەکردنەوەی خوێندنی عەرەبی لە سلێمانیە. دوایەوە ئەچێتە بەغا و لەوێ قانون نەخوێنێت، ئادادیە لەوێتەوە کە قانون نەخوێنێ. یەکەم کارکەی کا چییە؟ کتێبی کورد و عەرەبە نووسێ. یەکەم کتێبی کورد و عەرەب کە ئەینووسێت ئەبێتە زەجەیەکی گەورە، ئەیگرن محکەمەیەکەن بۆ محکەمەیەکەن لەبەرەوەی خودی کتێبی کورد و عەرەب زۆرترین کێشەکان کە کێشەی ئەو کاتی کوردە لەگەڵ تورکیا بازەکە، لەگەڵ تورکا بازەکات. بەڵێ ئێمە لەگەڵ عەرەبا کێشەمان نییە، ئێمە کێشەی گەورەی ئێمە لەگەڵ تورکا دێت. ئەمە بۆ شیەکاتەوە، ینی بۆ خوێنەری کورد ئەمە شیەکاتەوە. نەخشەڕێگەیەکمان نیشانەیە
کە ئێمە بە درێژایی مێژوو بە درێژای ئەم مێژووی 1000 ساڵەیە کێشەی گەورەمان لەگەڵ کێیە لەگەڵ تورکە. بەڵێ کەواتامەی کە باست کرد تەنها بەشێکی کەمی ئەو هۆکارانە بوو کە بۆچی ساڵانە یادی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەجازەم بیتێ تۆ لەیش کرد بۆ ڕوونکەمەوە دوای ئەوە لەسەرم کتێبەی گرن محکەمەیەکەنەوە بەسەرکەوتوی لە محکەمەکە دەرشێ کە دوای کە تێگەین ئەمە سەفارەتی تورکیا ئەم شکایەتی کردووەوە بڕیارێن کە کتێبەکانی کۆ بکرێتەوە سەفارەتی تورکیا لە عێراق بەرحاڵ تۆ دوای ئەوە لە دوای پیرەمێر سیرەکەی یەکێک لە ڕۆژنامە نووسە باشەکانی کورد برای محەممەدە باشە دوای سیرەکەی یەکێک لە ڕۆمان نووسە باشەکانی کورد برای محەممەدە دوایەوە سیرەکەی لەم سلەیمانیەوە یەکێک لەو کارکتەرە دیارانەی کە لە کۆماری مەهاباتە لە کۆماری کوردستان لە مەهابات کە ئەبێتە کارکتەرێکی ئەساسی و برای محەممەدە بۆیە ناکرێ ئێمە لە برای محەممەد تێنەگەین و بمانەوە مێژووی ینی خۆمان لەسەری بیستە بە تایبەت لەم باشووری کوردستانە بخوێنینەوە. دەستە خۆش بێت. کاگراسان باسێکی ئەو کتێبەمان بۆ بکە لەگەڵەوەی کە مەراسیمەکە جارە دو ئاخرەت بۆ کاتێکی گونجاو بەڵام لە ئەو ڕۆژەیە و لە هەشتی چوارە کتێبێک بڵاوکرێتەوە باسێکی کتێبەکەمان بۆ بکە کە بڕیار بڵاوکرێتەوە. ئەمەوێ باسی ئەو کتێبە نەکەم لەبەر ئەوەی کە وابزانم لە هەشتی چوارە شتێکت پێڵێم لەسەر کتێبەکە خۆی کتێبەکە کاک وارنوورەدین ئەندامی بڵین بەرپرسی بەشکی لێکۆڵینەوەی چاپەمەنی و لێکۆڵینەوەی فاوندیشنەکە ئامادەی کردووە زەحمەتێکی زۆری پێوە کێشاوە کتێبە بەشێک لە کتێبەکەون ببوو ئەو دۆزیوێتیەوە نامەوێت زۆر پشوانەوە تەفاسیل و حەزەکەم چکە ئەو لە ئۆزانم هەشتی مانگ دێ لێرە لە کورسات لە بەرنامەی ماڵی هەمانە وابزانم لەو بەرنامەیە دێ بەشداریە کات و ئەو خۆی تەفاسیلی کتێبەکەتان پێڵێت ئەم کتێبە چۆن ئەو بەشەی دۆزیوەتەوە ئەو هەموو چاپانەی کە کراوە کەم و کورتی لە چاپەکانە چی بووە هەمووی بازەکات و ئەمەوێ ئەو باسێکی کتێبەکەمان بۆ بکە بە تەواتی تاو ئەمێ ئەو باسی کتێبەکەتان و کاچکە بەڕاستی زەحمەتێکی زۆری پێوە کێشاوە و نامێ من بەشی مافی ئەو بخۆم. کاگراسان یەک پرسیارێ دیکەم هەیە و دوای ئەوە ئەمە پەیامی خۆت بگەێنی حەزەکەم کەمێک زیاتر باسی کەسایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بکەین و باسی کەسایەتی ئەو بکەین کە چ شتێکی گرنگی مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەیە کە بۆ سەردەمی ئێستا بۆ ئەو بارودۆخەی ئێستا گونجاوە. دەست خۆش باسکردنی کەسایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ من زۆر زەحمەتە ینی بۆ هەر تاکێک بێگومان زەحمەتە ئەزانی بۆ چکە زۆر هینە زۆر فراوانە ینی مەسەن باسی لایەنی سیاسی بکەیت باسی لایەنی کللتوری بکەیت باسی لایەنی ئەدەبی بکەیت باسی شعری بکەیت بەرنامەی ڕۆژنامە ینی مەسەرەن نزیکی 10 ساڵ ئەو بەس ڕۆژنامەی گۆڤاری گەلایەژی دەرکردووە ئەو هەموو ناوەڕۆک و ئەوە بەڵام ینی لە شتە گرنگەکانی ئیبراهیم ئەحمەد ینی نوێنەری قۆناغێکە کە تێپەڕینە لە قۆناغێکی سونەتی سیاسی و ئەدەبی کوردیەوە بۆ قۆناغێکی مۆدێرن ئەو کوڕی ئەم مۆدێرنیتەیە کوڕی ئەم مۆدێرنیتەیە لە ئەدەبە لە نووسینە لە ڕۆژنامەگەریە لە سیاسەتیشە هەر لە ژیانی خۆیان مەسەرن ئەو ڕێزەی کە ئەو بۆ ئافرەتی داناوە بۆ ژنی داناوە شتێکی تازەگەریە ئەو تێگەیشتانەی کە لە دنیای سیاسیا هەیبووە شتێکی تازەگەری بووە بەڵام لە هەمووی مهمتر چییە لە هەمووی مهمتر ئیبراهیم ئەحمەد قدرەتی خۆڕەخنەکردنی زۆر بووە و توانیوێتی لە زۆربەی کاتەکانە خۆی ڕەخنە بکە مەسەن با نمونەیەکە بۆ بگەڕمەوە لێرە ئەوان لە سەرەتای زۆر چەپ بوون مارکسیست بوون زۆر چەپ بوون زۆر بڕوایان بە ستالین بووە زۆر عشقی ستالین و حتا لەگەڵ پیرەمێردی نەمرا لەسەر ستالین تێگەچێت لەبەرەوەی پیرەمێرد وتارێک لەسەر ستالینە نووسێ لەسەر سۆڤیە دەنووسێ کتێبێکی لەسەر نووسێ نەگوتار کتێبێکی لەسەر نووسێ ناوی نەکەمە سەر لەبین ئاوە سووری نازانم چی ڕووسی ئەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد ینی لێ عاجزە بێت پێی ئەڵێ تۆ نەبوو وەها هین بکەیت دژی ستالین بی لەبەرەوەی ستالین دەرگای بۆ بەرزانیەکان کردەوە و ستالین توانی بەرزانیەکان لە باوەش بگرێوەمانە تۆ ئەبوو بەم ئەمە نەکەیت دوای ڕەخنە لە خۆیەگرێت لە قۆناغێکی درا ئەڵێ من دوایی زانیم کە ئەو چەرمەسەری و بەدبەختیەی بەسەر کوردی سۆڤیەتە هاتووە ستالین چی پێکردوون ینی چۆن کوردی سۆڤیەتی وەکو ئاردی ناودەڕێک پژان کردووە بۆیە
لەوە دوات تێگەیشتم کە ئەوەی ستالین بە کوردی کردووە سەدام حوسێنیش بە کوردی نەکردووە. لە زۆر قۆناغیکەیە مامۆستا برایم کە لە هەر لەسەر ئەو کتێبی کورد و عەرەب ڕخنە لە خۆیەکرێ دەڵێ من زۆر دڵخۆش بووم بۆی کە لەگەڵ برا عەرەبەکانمانە بەخۆشی بژین، بەڵام کە تاوانەکانی ئەنفال و کیمیاباران و هەڵەبجەوەم بینی ئەڵێ زۆر بە خۆما چوومەوە. لە زۆر نووسینوینە زۆر خۆی ڕخنەکاتەوە. ئەم مەسەلەی خۆڕەخنەکردن بڕوابوون بەوەی کە بەشێک لە تێڕوانینەکانم لە ڕابردووە هەڵە بووە یا ئەبووانە بێ وابێت. ئەمە لە کەم سیاست مەداری کوردە هەیە. بێگومان دەستە خۆش بە کاک ئاسان. هەڵبەت بابەتەکەمان قسەی زۆر زیاتری هەڵەگرت و حەزیشمانە کرد درێژتر باسی ئەو بابەتە بکەین، بەڵام لە کورسات ماڵی هەمووانە بە تەواوەتی بە درێژی باسی ئەو بابەتەوە باسی مەراسیمەکەش ئەکرێت. دووبارە زۆر سوپاس بۆ تۆ کاک ئاسان کە ئەمڕۆ لەگەڵمانە بوویت. سپاس بۆ ئێوە، سەرکەوتوو بن. زۆر سپاس.